تیپی شانۆڕانیە ئامادەکاری دەکات بۆ بەشداریکردن لە سێمین دیداری شانۆی ڕاپەڕین. هەم ڕووناچی دەستکردانە ناتوانن ڕاوی کاری چیم بێ بۆ ئێتقا دەکەم ئەو ڕووناچیانە لابن جەناب بڵێ بەشداری ناکەم بڵێ ئەکەسی نابێت بەشداری ناکەی پێم ناڵێ بە خەڵکەمان لێرە بۆ کۆکردێتەوە ئەو زانکە دەکەی ڕووناچەکە بێ شانۆ چۆن دەکەی پێم ناڵێ شانۆ بەبێ وەکراچی ڕۆژی یەکشەمە دەکاتە 29/6 لە دەڤەری ڕاپەڕین دیدارێکی شانۆیی دەکرێت. ئەو دیدارە 2 ڕۆژ دەخایەنێ. ڕۆژی یەکەم 5 گروپ 5 تیپی شانۆیی کە بەشداری ئەو دیدارە دەبن. سەرەتا سەر لە بەیانەکەی 2 تیپ شانۆکەی خۆیان نمایش دەکەن، دوای ڕۆژ ئەو سێ تیپەکەی تر نمایش خۆیان دەست پێ دەکەن. و بۆ ڕۆژی دووەم هەندێک گۆرانی و وابزانم ئەگەر تابلۆیەکی هەڵپەڕکەش هەیە دواتر خەڵاتی ڕێزلێناندا بەش دەکرێت بەسەر ئەو کەسانەی کە بەشداریان کردووە. دیارە وەکو کۆمەڵک خەڵکی خۆسیشی ئەو دەڤەرە تیپێکمان پێکێناوە، تیپی شانۆی ڕۆشنبیری هونەر لە ڕانیا، سەر بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەر لە ڕانیا. من وەکو دەرهێنەر بە شانۆگەریک بەشدارم دەقی شانۆیەکە لەلایەن بەڕێز مامۆستا سەدیق عەلیەوە نووسراوە. کاری دەرهێنانم بۆی دەکەم ئێمە کۆمەڵک ئەزیزان و خۆشەویستانن کە بەشداری دەکەن لەو شانۆیە. شانۆیەکەمان باز لە سەردەمە دەکا ئێمە کە لە سەردەمانێکدا دەژین خۆمان بزر کردووە، خۆمان دەمانەوێت بە قسەی درۆین دڵی خۆمان خۆشکەین، بە درۆ هاوڕێکانمان خۆش دەوێت، بە درۆ کۆمەڵەشت دەکەین. وەکو چۆن لە پەندە کودەکەدا دەڵێن ئێمە گورگین و لە پێستی مەڕدا خۆمان حەشارداوە، شانۆکە باز لەوە دەکا. بۆیە من تەمەنا دەکەم لەو دیدارە شانۆیەکە بەیانی ئەو دیدارە دەکرێت زۆرترین خەڵک و زۆرترین ڕۆشنبیران و هونەرمەندان و نووسەرانی دەڤەرەکەمان بەشداری بن بۆی بتوانن ئەو دیدارە زیاتر دۆڵەمەند بکەین. بەتاکەی دەبێت سیمای ڕاستەقینەی خۆمان ئەو نمایشە ناکەم نایکە خۆ بە سۆر نییە پێشتریش بە دەرهێنەرم بتۆ گەڕۆ پێ بڵێ با کەسێکی دیگە بێنە لەو نمایشەی بۆ بکات. من بەشداری نمایشێک ناکەم یاخود نمایشێک ناکەم وشەکانی بۆ بەندە و شەڕێکەوە ناواستی من دەمەوێت خۆم بە تۆ نەبە تۆش نەبە. هاوڕێگە دۆخی خۆت ئاسایی کەراوە، منیش هەستیاریم بە هەندێک بابەت هەیە، بەڵام ئەمە نمایشە نابێوە خۆت دەرخەکەرا توانیە لێ بێزاری ڕازی نەبووی ڕووناکی لە نمایشەکە بەشداری بکە، بەڵام ئەکتەرەکان هەمیشە ماکیاژ نواندن بەبێ ماکیاژ هەرگیز ناکرێت. ئێمە لە سێم دیداری شانۆ لە شاری ڕانیە بەشداریمان کردووەکو گروپێک سەر بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین. شانۆکەمان بەناوی شانۆ لە دەرەوەی شانۆدا باس کە من وەک ئەکتەرێکی کەش تێیدا بەشدارم. ناوەڕۆکی شانۆکە من وەکو ئەکتەر ڕۆڵی کەسێک دەبینم کە من ماکیاژ بۆ ئەکتەرەکان دەکەم و ئەکتەری سەرەکی لەوە تووڕەیە کە ئێمە دەمانەوێت ڕووی ڕاستەقینەی ئینسان بشارینەوە. بە کورتی لە شانۆکەماندا ئەوە ئاگادار دەکەینەوە کە پێویستە بینەوە سەر ڕۆی ڕاستەقینەکانی خۆمان و دەست بە نمایشێکی ڕاستەقینە بکەین و واز لەو تەمسیل و نواندنە بێنی کە دەستمان پێ کردووە کە بە تایبەتی ئێستا زۆر بڵاوە لە ناو کۆمەڵگاکەماندا. ڕسم لە کاردانەوەی خەڵکە لەو کاتانەدا کە لەدەنگ و هەرات بزەوێت و شەڕ دروست دەبێت. ئەوەیە بەسی تێگەشتم سەرم بۆچی نەویکەم سەرم بۆچی نەسە بکە سەرم بۆچی شۆ بکە تێم دێنم ئێستا تێگەدێنم دەستت پێ نەکاتکە هەدمەکە دانیشە کاکەجە سەرە شۆڕکە وەک چەندین کەس سەریان شۆڕ کردووە تۆ شۆڕکە تا بۆی ماڵەکەت بۆ بەستم تا کەشەدە کردی بۆ ئەوەی ئێمە وەکو تیپی
هنەری بنکەی ڕۆژبێری ڕانیا بەشدارین بە شانۆیەک بە ناوی شانۆ لە ناو شانۆدا کە دوای دابڕانێکی زۆر لە جوڵەی شانۆیی بە پێویستمان زانی ئێمەش وەکو شانۆکارانی ڕانیا جارێکی تر خۆمان خڕکەینەوە لە چوارچێوەی دەقێشی شانۆییدا کە خۆشبەختانە نووسری دەقەکە خەڵکی شارەکەمانە و دەرهێنەریش بە هەمان شێوە توانیمانە برانە دۆستانە هاوڕێیانە خۆمان کۆکەینەوە و خۆمان ئامادەکەین بۆ سێمین دیداری شانۆیی کە سپێنێ بڕیارە لەم هۆڵەی کە ئێستا قسەی تێدا دەکەین نمایش بکرێت بە هیوای ئەوەی کە سێمین دیداری شانۆیی ببێتە هەنگاوی و دەستپێکێکی باش بۆ جوڵەیەکی شانۆیی لە سەراسەری هەرێمی کوردستان و بە تایبەت شارەکەمان کە ئەم چەق بەستویە ئەم داخرانە ئەم گۆشەگیری شانۆکاران و شانۆ لە سنوورەکە تێپەڕێنێت و بچینە قۆناغ و وێزگەیشی تری هونەری.